نابێت خەوی ناخۆش بۆ هیچ کەسێک باس بکرێت. رسول الله صلى الله عليه وسلم فرمێت فإذا عبرت وقعت، کاتێکە خەوی ناخۆشت بینی ئەگەر هات و باسە کرد ئەوە ڕوەدا کەوا بوو خەوە ناخۆشەکانت بۆ هیچ کەسێک باس مەکە. چووی بۆ لای مامۆستایەکی ئاینی، ئەگەر وتی خەوەکەت ناخۆشە باسی مەکە، تۆش ئینکاری مەکە لەگەڵدا. مەرێم تۆ وەڵامەکەی بزانم. بۆچی وەڵامەکەی بزانی؟ بۆی ژیان تووشی ناڕەحەتی و ئازارکەی، تووشی قەلەقی بکەیت کەوا بۆ ئەو کاتەی خەوی ناخۆشت بینی بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم، پاشان سێ نەرمەتە بکە بەلای چەپدا وە خەوەکە لەو شوێنەدا دفنکە بۆ هیچ کەسێ باسی مەکە، بیری لێ مەکەرەوە، مەیکە بە داڵغەی خۆت، مەیکە بە واسواسی و قەلەقی. ئەزانی بۆچی خەوی ناخۆشە بینی؟ تۆ ڕۆژانە فەرمانی ئەڵڵا جەلە جەلالۆ شکێنیت، تاوانەکەیت، ئەمەیەوە کاری خەوی ناخۆشە. خەڵکی وایە لە سەدی دەرگایەکە ترسێت ڕۆژانە